لئێستاوە کە لە لایڤین تاکو سعاتیەکی شەو ئێمە لە خزمەتی هەر بەڕێزێکین کە دێت سەردانی مشمش دەکات. طبعاً ئەمڕۆ بۆ بەحرکە و بەحرکەیان دەتوانم بڵێم وەکو جەژنێک وایە بە دابەشکردنی پارچە زەوی بەسەر ئەو فەرمانبەر و پێشمەرگە و ئاسایشانەی کە ساڵانێکە خزمەتی ئێمە و ئەو وڵاتە دەکەن. بەڕاستی هەمومانی دڵخۆش کرد. پێش ئەوەی هیچ شتێک بڵێم دەمەوێت سوپاسی جەنابی سەرۆکی حکوومەت بکەم کە بریارێکی جەریئانەیدا بە دابەشکردنی زەوی و ڕێکارەکان گیرانەبەر و ئەمڕۆ تەوزیع کرا. بۆیە ئێمەش وەکو شیرینی مشمش کە بینیمان فەراغێک هەیە بە دابەشنەکردنی موچە نەناردنی موچە لەلایەن حکوومەتی بەغداوە بڕیارماندا وەکو شیرینی مشمش ببینە ئەو فەراغە و فەراغەکەی پێپڕکەینەوە و پێکەوە لەگەڵ خزم و دۆست و کەس و برا پێشمەرگە و ئاسایش و هێز ئەمنیەکان لێرە لە مشمش شیرینیەک باش بکەین و پێکەوە خوشەکەی دوو بەرابەر لێکەین. لە ئێستاوە کە لە لایڤین تاکو سعاتیەکی شەو ئێمە لە خزمەتی هەر بەڕێزێکین کە دێت سەردانی مشمش دەکات لێرە بە کێکێک دوودرمەیەک پەقڵاوەیەک پێکەوە دابنیشین و گفتوگویەکی خۆش و وەکو جەژنێک بگێڕین پێکەوە. ئەو کەسەی دێتە ئێرە ئەو شتانەی کە لە ناو مشمشە مافیەتی هەر شتێک داوا بکاتن ئێمە لە خزمەتیدا دەبین.